من سقلی سووری ئەو گرم لە گشت دنیا باوەشێنە شنەی سەوزی بەهارێکم دنیا شادی هێنە گوڵخەندەرانی لێوی منداڵە لێو بەبارەکان منم باوەش بەهار لە دڵی منا دەپشکوێ ئەگەر شنەی ئەرخەیانیم لەسەر زەوی بشکێتەوە هەرچی جوانی لە چاو ون و ڕوخساری ماتەمین هەرچی لەوی مەزنونەکانی سەرزەوین بەرەو ئامێزی گەرمی کام ڕەوایی دێنەوە بەرێوەمە من بای وەشتم ئاسمانی دوای ڕێژنا هەوایەکی پش و سەوز و عەتر پژێن من خەرمانەی هەزار ڕەنجی خۆرەتاو و هیلالی کۆڵکە زێڕینە بەرێوەمە چۆن تەرازوی چۆستانەکان دەشتا و دەشتێ و دەخەمڵێنێ پێدەشتەکان چۆن جۆبارانی بەهار باخە و باخدێ و دەپشکوێنێ دارەکان چۆن زنەی لاپاڵی چێ و شیر دەداتە دەمی گوڵاڵە کاڵەکان چۆن شریکەی بولبولانی باخ لە ناو دڵی ڕێبوارانی دڵپەشێ و جێتەنگ دەکا بە دەرد و داغ ئاوا بەڕێوەمە شەپۆلەکانم بە دەماری شار هەڵدەچێت تا ڕوخساری ئەم خەڵکانە وەکو گوڵی تازە گەشاوە بێ بۆ منداڵانی بەرگشڕ و قاچ قڕاوی خۆرا دەخەن لە ناو دڵی سەدان سەد هەزار مرۆڤی دیل دەبن بە مەزنترین سرود لە ناو دەستی ئاسمینی کرێکارانی گشت جەهان دەبن بە ئاڵایەکی بەرز هەتا شەکاوە بێ من شەپۆلی هەوای تازەم بەهار لە دڵی منا دەپشکوێ من شەبەقی ڕۆژهەڵاتم هەتاو لە پێدەشتی منا هەڵدێ بادەنگا تەوادا دنیا لە هەر شوێنێ دەستێ بدات ئاڵا هەڵگیری بێباکی داواتاری دنیای پاکی دنیاوە بێ چاوسانەوە حسنی مەداگەرانەوە حسنی جووری گرێکار دەستاری ئەتۆری ڕووخان دڵی چەوسێنەرە ڕووخان دڵی چەوسێنەرە ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکانی کۆڕی ئەم شەوان نوێنەرانی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان سلااوتان لێبێت و ئێوارەتان باش بەر لە هەموو شتێک سوپاستان دەکەین بۆ بەشداریکردنتان لە مەراسیمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری تۆرۆنتۆی کانەدا بەداخەوە ئاگادار کراین ژمارەیەکی ئێجگار زۆر لە دۆستان و هۆگرانی کۆمەڵە بەهۆی بارودۆخی کەشی هەوا و بەفێکی زۆر نەیانتوانی لەگەڵ ئێمە بن و نەگەیشتەیە کە لەگەڵمان وە پێکەوە ڕۆژی کۆمەڵە بەڕێز بن لێرەوە پیرۆزبایی لەو ئازیزانە دەکەین و دڵنیایان دەکەین کە تەندروستی و پارێزراوی ئەوان مەبەستی ئێمەشە و لە ڕێگەی دوورەوە لەگەڵ خۆمان دەیانبینین و هیوادارین ئەوان بە تەندروستی بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان و ئەوان لە ماڵ و ئێمەش لەم هۆڵەدا هاودڵ و هاوسۆز ڕۆژی کۆمەڵە بەرز بکەین هیوادارم ئەو شۆ ئێمەش بتوانین لێرە کات و ساتێکی بەپێز و پڕ لە وزە لە دەوری یەکتر بەڕێ بکەین بەڕێزان پاش راپڕینی ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی کۆمەڵانی خەڵکی ئێران و دوا بە دوای گیانبەختکردنی هاوڕێ حەمەحوسێنی کەریمی لە جەریانی گرتنی شارەوانی شاری سەقزدا لە ڕاگەیاندنێکدا کۆمەڵە دوای 9 ساڵ خەباتی نهێنی
تش بە ڕژیمی ئەو کات ئاشکرابوونی خۆی ڕاگەیاند. لەمە بەدوا 26 ڕێبەندان وەک ڕۆژی کۆمەڵە دیاریکراو هەموو ساڵێک لە وەها ڕۆژێکدا ڕێز لە خەباتی دانەبراوەی کۆمەڵە دەکەن. بەڕێزان، ئێمەش ئەم ئێوارە لێرەیە کۆبووینەوە بۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە و نۆکردنەوەی پەیمانمان لەگەڵ خەبات و خۆراگری خەڵکی زەحمەتکێشی کوردستان و ئێران، ئەو کەسانەی فیداکارانە و بوێرانە بە تێکۆشان و خەباتیان مێژوویەکی پرنشانازیان لە ڕێگەی ڕزگاری مرۆڤایەتی دەستنە و بێدادی تۆمار کرد. ئازیزان، بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە سەرجەنجیان بە کردوانی کۆمەڵە و تەواوی ئەو ئینسانانەی کە لە ڕێگەی خەبات بۆ مافی گەلانی ستەم لێکراو و دیاریکردنی مافی چارەنووس هەڵوەشانەوەی ستەمی چینایەتی لە پێناو ئارمانی سوسیالیزمدا گیانیان بەخت کرد و لەم ڕێگەوەیەوە سڵاوی خۆمان بۆ بنەماڵەی سەربەرزەکانیان دەنێرن. خۆشەویستان، پێم خۆشە ڕیزی بەرنامەکانی ئەم شۆتان بە کورتی پێڕا بکەین. سەرەتای بەرنامەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. پاشان بەراگرتنی یەک دەقە بێدەنجی ڕێز دەگرین لەو ئازیز و خۆشەویستانەی کە گیانی شیرینیان لە پێناو ئامانجی بەرزی ڕزگاری ئینسان و ستەم و چەوسانەوە بەخت کرد. بە دواییدا هاوڕێنی خەلیلی ئەندامی کمیتەی ناوەندی حیزب دێو و تارێکتان لە مۆرد ئەو ڕۆژەوە پێشکەشەکە. لە دوێژەی بەرنامەکەدا کلیپێکتان پێشکەش دەکەین کە بەیانی دایکە پێشمەرگەکانەوە ئامادەکرا. دوابەشی یەکەمی بەرنامەکەشمان تایبەتە بە ڕاگەیاندنی لیستی پەیامی ئەو سازمان و حیزب و ڕێکخراوانەی کە بروسکەی پیرۆزبایەکانیان تا ئێستا بەدەستی دەستەی بەڕێوەبەری مراسمەکە گەیشتووە. بە دواییدا دوای نیو ساعت پشودان بەشی دووهەمی بەرنامەکەمان وەک هەمیشە بەرنامەی هونەریە و بە هونەرنمایی بەڕێزان گەلاوێشخان و هاوڕێ شەهروز و کاک ئالان شای و شادمانی ئەم مراسمەمان دەبێت. دووبارە بە خێراتتان دەکەم و هیوادارین بەرنامەی ئەم شۆمان جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ئێستاش داوا لە هاوڕێ فرمێست دەکەم دەقی بەرنامەکەتان بە فارسی پێشکەش بکەن. رفقا، حضار گرامی، نمایندگان محترم احزاب و سازمان‌های سیاسی، حضور گرم شما عزیزان برای شرکت در مراسم 46مین سالروز علنی شدن تشکیلات کامله به اینجا آمده اید را خیر مقدم گفته و از شما در این مراسم صمیمانه سپاسگزاریم. هر سال در چنین ایامی در نقاط مختلف کردستان، ایران و خارج از کشور مراسم‌هایی به مناسبت روز کامله برگزار می‌شود. بعد از انقلاب 1357 در ایران 26 بهمن به عنوان روز علنی شدن فعالیت کامله شناخته شده است. تشکیلاتی که 55 سال پیش در دوران دیکتاتور شاهنشاهی پهلوی به وجود آمد و بعد از 9 سال فعالیت مخفی پس از آنکه سال 1357 یکی از بنیانگذارانش رفیق محمد حسین کریمی در جریان تصرف شهربانی سقز جان می‌بازد، طی اطلاعیه‌ای مبارزات خود را علنی می‌کند. ما هم در اینجا جمع شده ایم تا سالروز 26 بهمن روز اعلام فعالیت علنی کامله را گرامی بداریم و این روز را به روز تجدید عهد و پیمان با مبارزات مردم کردستان و ایران تبدیل کنیم و از همه انسان‌های فداکار و جسوری که با مبارزه خود تاریخی پر از شکوه و سربلندی در راه رهایی از ستم و استثمار را ثبت کنیم. به همین مناسبت یاد جانباختگان کامله و انسان‌های وارسته‌ای که در راه مبارزه برای حق تعیین سرنوشت ملت‌های تحت ستم، لغو ستم‌های طبقاتی و جنسی در راه آرمان سوسیالیسم سرفرازانه جان باخته‌اند را گرامی بداریم
و به خانواده های سربلند و گرامی آنها درود بفرستیم. مهمانان گرامی، برنامه‌های امشب را به این ترتیب تقدیم حضورتان خواهیم کرد. ابتدا سرود اینترناسیونال، سرود همبستگی جهانی طبقه کارگر را میشنوید. سپس در گرامی داشته یاد جانباختگان راه آزادی و سوسیالیسم، اهداف و آرمان‌های والای این عزیزان 1 دقیقه سکوت اختیار می‌کنیم. در ادامه رفیق شاهین خلیلی، عضو کمیته مرکزی حزب، پیام کمیته مرکزی کومله را در رابطه با اوضاع سیاسی ایران و کردستان برای ما بیان خواهند کرد. در ادامه چند سرود و کلیپ تقدیم حضورتان خواهد شد و پایان بخش اول برنامه قرائت لیست پیام‌های تبریکی خواهد بود که از جانب احزاب و سازمان‌های سیاسی تا این لحظه به دست کمیته برگزاری مراسم رسیده است. در ادامه بعد از وقفه‌ای نیم ساعته بخش دوم برنامه تقدیم حضورتان خواهد شد که شامل شام برنامه هنری است. در این بخش هنرمندان گلاویژ عزیز، شهروند و آلان هنرنمایی می‌کنند. بار دیگر از حضور شما در برنامه امشب سپاسگزاریم و امیدواریم برنامه‌های امشب ما مورد رضایت شما قرار بگیرد. Good evening, everyone. We have gathered here today to honor the 26th day of Bahman for Komala Day. We value this day because it symbolizes a revolutionary moment for the people of Kurdistan. This day represents our justified rights to determine our own future, to end the violent oppression by the Islamic Republic of Iran, and to protect our people. Komala's strong strategy in Kurdistan is focused on challenging and defending the rights of workers and the people in the cities and valleys. Komala fought against male chauvinism and advocated for women's rights. Komala's efforts were aimed at gaining public labor rights and advancing the social movement in Kurdistan. We look forward to the day when the Kurdish people of Iran will stand up against the oppression and defend their own rights. Let us continue to honor Komala's legacy and strive for a brighter future for Kurdistan. Thank you. ئێستاش بەرنامەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. ئەگەر گوڵبای ڕەنگە بەسەر لاسکە سەوزەکەی خۆتەوە دەمایتەوە و بۆ چەند ڕۆژێک وەک ئەستێرە دادەگیرسن لە دواییدا بەسەر گەڵاو ڕێگەکان تا هەڵدەبووکە. بەڵام هاوڕێ، خۆ تۆ گوڵنی، تۆ شەهیدی، نە سیستەبی و نە دەشوەری، تۆ وەک خوێن و خۆشەویستی و ئازادی وای، تۆ لە دڵی پرزامی هەموماندا. ئێستاش بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزانی گیانبەخکردوو 1 دەقە بێدەنگی ڕادەگرین.
یادی هاوڕێیانی گیان بەخکردومان هەرزین بووە گەر بڕوانینە کاروانی قەدبڕی شاخیستەم کاروانی هاوڕێیانی گیان بەخکردومان دەبینین زنجیرە گوڵی سوورێکی ئاڵوەڵایە درێژ درێژ تا چاو هەتەر دەکا پێچاو پێچی مێژویان تەنیوە و بۆن و بەرامەی پرە بە بریق و باقەکانی موژدەدەری چۆمێکی بەختەوەریە کە دەشتی کاچی بە کاچی و چینووی پڕ لە خوازیاری هەژاران و بێبەشان بە ئاواز و بوونی پراهەنگی لێواولێو دەکەن وە سروشتی ژاکاویان بە پێسکەی پڕ لە تۆوی دارستان مژدەباران دەکەن ئەمە کاروانێکی ڕێگای ئەستەمە هەکبەیەکی پڕ لە هەموو مێژووی خەمە ڕێی کردو و دەی هەبێ بیسانیش ڕێ بکەن خەم وازارەکانی کردووە بە مەشغەڵ و دەی هەبێ بیسان مەشغەڵی دیکەیان لێ دروست بکەن حەزێکی سەرکەشە شەبەکە ترسەنۆکەکان لێ دەتارێت کاتێک بۆنی هەناسەی دەکەی ئاوازێک لە گیانتدا چەکەرە دەکا کە بۆ چڕینی حەز دەکەی هەموو دنیا کۆڕت بێت و یەکدەنگ و شەمەستەکانی دەروونت بەجۆی بووندا بەهەژێت لە هەر لایەکەوە سەیری دەکەی قەڵایەکی سەختە سەخت و خۆرەتاوێکی بەرز کە هەمیشە ڕێڕوونکەرە گەرەکە فەقی نیشتنەکان هەموویان دەیان ناسن مناڵە جەل و بەرەکشڕەکانی قەراغجادە و دەستفرۆشەکانی ئاوارەی نێو تاریکە وارزدارەکان دەیان ناسن پێناسەیەوان وشیاری شار و شارچکە و دێهات و شاخەکانی کوردستان گەلێک بینەوەنیان لەم کاروانە هەیە ناوی هاوڕێ فواد هاوڕێ جەعفەر هاوڕێ سدیق و هاوڕێ حەمەحسێنی کەریمی و بیژەنی چێهرازی و کاکشوان ئێستاش هەموو ساڵێک لەگەڵ بەهار گڵۆب دەکەن و سروشتی ئێران و کوردستانی پێدەرازەکەن گیان بەخکردوانی ڕێگای ڕزگاری ئینسان خۆشەویست و قەت لەبیر ناچێت لەبەرەوەی لە ڕێگەیەکدا خەباتیان کردووە کە خۆی خۆشەویست و مقەدەسە ئەوان ئەو بروسکە شەوشکێنانن کە لە تاریکستانی جەنایەتکاراندا دەدرۆشێنەوە و چرای هاوچار نووسی خۆیان ڕووناک کرد و کوژان ئەی گوڵە سێرەکانی ناو شەوی نەبین و ئەنگوستە چاو لەبەر بەیانی ئازادیدا ئەو کاتێک کە هەژارەکان بەشمەینەتە ژینتاڵەکان بوونە میوانی بەختەوەری مرۆڤی سەردەم یادتان دەکەین و پوڵی خۆشەویستی یادی زیندووتان لە بەرۆکی یەکتر دەدەین یادتان دەکەین غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان غەمی ئێوە تووڕەی و خین غەمی ئێوە تەڕەژنووتی غەمی ئێوە بینگ و ئێزوو بۆ پێشی بێژێ بەری بەیانی ئازاد دڵەن هەموو لەم پیشۆبی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی ئێستاش داوا لە هاوڕێ شاهینی خەلیلی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزب دەکەین بێ وتارەکان پێشکەش بکەن. در این بخش از برنامه از رفیق شاهین خلیلی عضو کمیته مرکزی حزب
می‌خواهیم تشریف بیارند برای ارائه دادن پیام کمیته مرکزی. میوانە بەڕێزەکان نوێنەری حزب و لایەنە سیاسیەکان لەلایەن کمیتەی ناوەندی کۆمەڵەوە پڕ بەدڵ بە خێراتتان دەکەم کە زەحمەتتان کێشاوە و تەشریفتان هێناوە بۆ مەراسمی ڕێزگرتندا یادی 55 ساڵەی دامەزرانی کۆمەڵە و 46مین ساڵی داگیرسانی مومی ئاشکرابوونی ئەم ڕێکخراوەیە. پێش هەموو شتێک بەم بۆنەوە بە گەرمی پیرۆزبایی لە تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران و هەموو دۆستان و لایەنگرانی ئەم تشکیلاتە دەکەم. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و یا لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو بۆ بنەماڵەی خۆڕاگری ئەو ئازیزانە کە هەر بە سەربەرزی لە ئەهداف و پەیمانی جگەرگۆشەکان و ئازیزانیان دیفاعەکەن. سڵاو بۆ یادی کاک حەمەحسەینی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە کە لەم ڕۆژە هاوکات لەگەڵ گیانبەختکردنی کۆمەڵە فەعالیەتی عەلەمی خۆی ڕاگەیاند. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە ڕیزەکانی ئەو ڕێبازەدا بریندار و کەمەندان بوون و یان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی کۆماری ئیسلامیدا تێپەڕ کردووە. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پشتوپەنای کۆمەڵە بوون و لەو پێناوەدا لە بەختکردنی گیان و ماڵ دریغیان نەکرد. ئازیزان، ئەمساڵ ڕسمی یادی دامەرزاندنی کۆمەڵە لە بارودۆخێکدا بەڕێوە دەبین کە کۆماری ئیسلامی هەر نادەک چاو ساڵی ڕابردوو بەڵکو ئەگەر چاوێ بکەین لە ئەوزاعی کە لە دوای شۆڕشی ژیناوە تا ئێستا دەستی پێکردووە لەگەڵ کۆمەڵێکی بەرین و بەرچاو لە قەیرانی ناوخۆیی و دەرەکیدا بەسەر دەبات. لەلایەن ئەو ڕژیمەوە دەبینین کە هەموو ئەوزاعی سیاسی مەنتەقە و ئەو شتانەی کە ئەو ڕژیمە بۆ پاڵپشتی خۆی وەکو یارمەتیدەری بۆ بەدیهێنانی ئامانجەکانی بەدی کرابوو لە یەک ساڵی ڕابردووە دەستخۆشی بەشێکی زۆر لە تەغییرات و گۆڕانکاری بوو. لە ساڵی ڕابردوودا دەبینین کە دروشمی ژن ژیان ئازادی هەتا بنی قۆناغی ئەو ڕژیمەی لە گۆڕناوە و ئێستا دەبینین کە خەباتی ژن ژیان ئازادی بووە بە یەکێک لە هەرە بەهێزترین بەشەکانی ژیان و مبارزاتی خەڵکی کوردستان وێرە. دروشمی ژن ژیان ئازادی چۆتە ناخی کۆمەلگاوە بۆتە سەرچاوەی گەلێک گۆڕانکاری و هیوابەخشی کۆمەڵایەتی. ئەم شۆڕشە بە پێچەوانەی پروپاگەندەی کۆماری ئیسلامی بە تاکتیک و شێوەی جیاواز بەردەوام و ئەمڕۆ ڕەچەی ئەو شۆڕشە لە گەلێک بواری کۆمەڵایەتی و سیاسی لە کوردستان و ئێراندا دەبینی و دەستکەوتەکانی هاشا هەڵنەگرن. ئەگەرچی هێشتا ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لەسەر کارە، بەڵام واقعیەت ئەوەیە کە حکوومەتی ئیسلامی گەمەکەی بە ژنانی بوێر و چاونەترسی ئێران دۆڕاندووە. ژنانی ئێران ئەمڕۆ بە شانازیەوە ئاڵای خەبات لە دژی پیاوسالاری و دەسەڵاتی ئاینی هەڵگرتووە و پشتیوانی هەموو خەباتێک کە بۆ لابردنی هەر نەو ئەستەمکارێک لە کۆمەلگای ئێراندا هەیە بەڕێوە دەبن. ئەم ژنانە لەگەڵ پیاوانی مافخواز و یەکسانی خواز بزوتنەوەیکی شۆڕشگێڕانە کە بە بزوتنەوەی ژن ژیان ئازادی ناوزەت کراوە بە پێشەوە دەبن و ئێستا دەبینین کە پلەی ژنان لە کۆمەلگای ئێرانی چەندە لەسەرەوەی و چەند بە تەئسیر لە هەموو گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان دەردەکەوە. تایبەتمەندی ئەم ڕاپەڕینە شۆڕشگێڕانەی ئەوەیە کە تەنیا بیر لە ڕووخان ناکاتەوە، بەڵکو سەودای شکڵپێدان بە بەدیلی سیاسی بۆ دواڕۆژی کۆمەلگای ئێران و کوردستانیشی لە مێشکدایە. بزوتنەوەیکی شۆڕشگێڕانەیە کە خاوەنی کۆمەڵێک ویست و داواکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و دیارترە. خەڵک دەرکیان بەوە کردووە، بۆ ڕاستیە کردووە کە شۆڕش تەنیا لە پێناو ئازادیدا بەس نییە. ئێستا بەشێکی زۆر لە خەڵک ڕۆژگاریان بە سەختی تێپەڕەبێت کە لێنە جینایەتیەکان گەلێک بەرجەستە و بەرچاوە. لە هەمان کاتدا شاهدی داڕمانی ئابووری کۆمەلگای ئێران و شاهدی ئەو ئنزەوە
اجتماعی و کۆمەڵایەتەیە کە کۆمەلگای ئێران بەسەر کۆمەڵی ئیسلامیدا دایسەپاند. بەڕێزان، قەیرانی سیاسی ناوخۆی حکوومەت قوڵتربوونەوەی قەیرانی ئابووری و پاشەکشەی ئاشکرا لە سیاسەتی دەرەوەدا حکوومەتی ئێرانی خستووەتە دۆخێکی گەلێک دژوارەوە. گومان لەوەدا نییە کە کۆمەلگای ئێران بە بارودۆخێکی قەیراناویدا تێپەڕ دەبێت. کاریگەری ئەو بارودۆخە لەسەر چالاکی ئۆپۆزیسیۆن چە لە ئاستی ئێران و چە لە ئاستی کوردستاندا پێویستە بە وردی لێک بدرێتەوە و وەڵامی بەرپرسیانانەی پێ بدرێتەوە. لە کوردستانی شۆڕشگێر ئێمە لەگەڵ بارودۆخێکی تایبەتدا بەرەوڕین، بارودۆخێک کە ئەگەر بەرپرسیارانە هەڵسوکەوتی دەگەڵ نەکرێت ناتوانێت نەمانی سیستەمی نەتەوایەتی و ژیانی ئاسوودە و ئاسایش و ئەو ڕەفاهەی کە خەڵکی کورد بە درێژایی 46 ساڵی ڕابردوو خەباتی بۆ کردووە بەدەست بێنێت بە پێچەوانەکەیەوە. ئەگەر بەسەر ئەم کەند و کۆسپانەدا سەر نەکەوین، دواڕۆژی کوردستان دەکرێت دواڕۆژێکی زۆر نالەبار و نادیار بێت. بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی تا ئێستای بزوتنەوەی شۆڕشگارانەی کوردستان بە بادا نەدرێت، بۆ ئەوەی ئەوەندەی بە حزب و ڕێکخراوە سیاسیە چالاکەکان لە کوردستان بەرگود دەبێتەوە، دیاریکردنی نەخشە ڕێگایەکی بۆ هاوکاری و هاواهەنگی نێوان ئەو هێزانە لە بارودۆخی ئێستادا وەکو بابەتێکی چارەنووسسازی فۆری و هاتووەتە ئاراوە کە پێویستە وەڵامێکی ئاشکرا و بەرپرسانەی پێ بدرێتەوە. ئەو وەڵامە پێویستە جەماوەری خەڵک یەکگرتووتر بکات. دەبێت خەڵکی خەباتکاری کوردستان بە سەرکەوتن ئومیدوار بن. پێویستە خەبات بۆ ئازادیان ئاسان بکرێتەوە، ڕەنج و ئازارەکانیان ئەو ڕۆتەیان بۆ کەم بکەینەوە و بتوانین بۆ پێداویستیە سیاسی و ئابوووریەکانیان ڕێگە چارەیەکی گونجاو لەبەر بگرین. پێویستە ڕێگە نەدرێت ناکۆکیە ناو کۆمەلگای کوردستان ناو بە وەخت و ناو بە پێویست سەرها بدەن. پێویستە ڕێگە لە داشکاندنی داخوازەکانی خەڵکی کوردستان و چاوبەستی خەڵک بە چەند ڕێفۆرمی ڕۆشنبیرانە کورت بکرێتەوە. پێویستە ڕێگە لە سیاسەتی دووبەرەکینانەوە لە ناو حزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان لەلایەن دوژمنەوە بگیردرێت. پێویستە لە پەیوەندی نێوان حزب و لایەنە سیاسیەکانی کوردستاندا کەشوهەوایەکی دموکراتیک و شارستانیانە بخولقێت. ڕەخنەگرتن لە یەکتر ئاسان بێت و زمانی زبر لەم پێناوەدا بەکار نەهێنرێت. پێویستە هەمومان ئەو سەرەتایە بسەلمێنین کە دەسەڵاتی ئەمڕۆ یا دواڕۆژ لە جامعەی کوردستان ئەمری جەماوەرە و پێویستە ڕێزی لێ بگیرێ و بە دامەزراوەکانی هەڵبژاردنەی ئەو دەسەڵاتە ئەو هەموو ئێرادەکردنەی جەمعی کوردستان بسپێرێت. پێویستە هێزی چەکدار لەژێر کۆنترۆڵ و بەڕێوەبردنی ئەو دامەزراوانەدا بێت. پێویستە هەموو ئەوانە بەبێ نەخشە ڕێگایەک بۆ داهاتی کوردستان کە حزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان پێ پابەند و پشتیوانن بۆ جەماوەر دابین بکرێت. ئەزموونی 2 ساڵی ئەوەڵی دوای ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە کوردستان پێویستە وانەی لێ وەربگیرێ و گەشە پێ بدرێت. بەڕێزان، لە ناو پارچەکانی کوردستاندا ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە بارودۆخێکی هەستیار و تەنانەت مەترسیداردا بەسەر دەبات. ڕۆژاوای کوردستان بە هەموو کەم و کۆڕیەکانی شێوە بارودۆخێک تاڕادەیەک هاوشێوەی ساڵەکانی 1357 تا 1359 کوردستانی ئێران بەخۆیەوە گرتووە و بەو خۆناغەدا تێدەبڕێت. لەم بەشە لە وڵاتی سووریا کە زۆرینەی کوردن بزوتنەوەیکی مافخواز و جەماوەری پێکهاتووە. بزوتنەوەی کە هاوسۆزی و هاوپشتی جەماوەری هاوچارەنووس بە پێناسەی نەتەوەیی و ئاینی جۆراجۆرەوە پاراستووە. ئەو خەڵکە بەبێ جیاوازی ژیانی خۆیان گەڕێوە دەبن. ئەم بزوتنەوەیە لە کاتێکدا کە فاشیزمی ئاینی لە دمێشق جێگیری دیکتاتۆری فاشیستی بنەماڵەی ئەسەد بووەتەوە، سەرڕای هەر کەم و کۆڕیەک کە هەی بێت تروسکایەکی هیوابەخشی دموکراتیکە بۆ جەماوەری خەڵکی ئازادیخوازی سووریا لە ناوچەکانی دیکەی ئەو وڵاتە. بەڵام ئەم ئەزموونە ئێستا لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئەردۆغانەوە بە توندی کەوتووەتە ژێر مەترسیەوە. ئەمڕۆ پێویستە بە پشتیوانی کاریگەر و بێدرێغی جیهانی و جەماوەری دەوڵەتی تورکیا کە بەشێک لە وڵاتی داگیر کردووە و بەشێکی گەشی بە ئاگر و ئاسن داوەتە بەر پەلاماری
ویسکەکانی کارەبا و ویسکەکانی گواستنەوەی وزە و قەڵاوەکانی نەوت لە ناوش بوون و چەندین جار بە هێرشی ئاسمانی و تۆپخانە نەخۆشخانەکان و سەرچاوەکانی دابینکردنی ئاوی کردوێتە ئامانج لەقاو بدرێن و بدرێنە بەر باس و لێکۆڵینەوە. هاوکات هێزەکانی بەکرێگیراوی خۆی بەرداوەتەگیانی ئەو ئەزمونە ئینسانیە لەگەڵ کەوتنی بەشار ئەسەد لە دەمێشق. هێرشەکانی ئەرتشی تورکیا بەکرێگیراوەکانی بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک چرتر بوونەتەوە. لە هەرومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەست بەسەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا لایەنگری ئاراستەی دەوڵەتی تورکیە پێ باشترە لە پاڵپشتیکردن لە خەڵکی ڕۆژاوە، لە هەرومەرجێکدا کە ئەو گروپە لە دەمێشق دەسەڵاتی بەدەستەوە گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیا، چاوپۆشی لە مافەکانی خەڵک و لە ناوبردنی دەستکەوتی کۆمەڵایەتی بزوتنەوەی ڕۆژاوە کردووەتە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی خۆی. لە ئەوە هەلومەرجێکدا تاکە لایەنگی و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوە بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادیخوازانی جیهان. پشتیوانی هەمەلایەنە و داکۆکیکردن لە خەڵکی ئازادیخواز و مافخوازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستیەکی بەپەلە و هەنووکەیە. بەڕێزان، ئەرتشی تورکیا هاوکات لەگەڵ درێژەدان بە هێرشەکانی لە ڕۆژاوە بە دەستدرێژیکردن لە داهاتوویشدا دیسانیش دەکەوێتەوە وەها قۆناغگەلێک. بۆ پێشینە و بە عەقڵ و تەجروبە و زانستێک کە بەدەستی هێناوە دڵنیاین کە دەتوانێت لە تاقیکردنەوەکانی داهاتووشدا سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرێ. ئەگەر باس لە دەستکەوتەکانی دەکەین بۆ ئەوە نییە کە سەرێنی ئەرخەیانی لە بن سەردابنین، بەڵکو بۆ ئەوەیە بیانکەینە تووشەی ڕێگای بەرەوپێشی جەماوەر و خەباتی دواڕۆژمان. لە هەمان کاتیشدا لە هەلەکان ئەزمون وەرگرین و دووپاتیان نەکەینەوە. گوتمانەیە پێ بکەن، پاڵپشتی بن، دڵنیا بن کە لە داهاتوویشدا هەروە دەبێت. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، سەرکەوتوو بێ شەڕشی ژن ژیان ئازادی، ئێوەش هەر شاد و سەرفراز بن. زۆر سپاس. ئێستاش عەزیزان داوا لە هاوڕێ سەلامی قادری دەکەین بێشیارەکەیمان پێشکەش بکە. هاوڕێ سەلام. سڵاو و ڕێز و پیرۆزبایی لە هەموو ئێوە عەزیزانی بەشدار بوو کە لێرە کۆبووینێتەوە ڕۆژی کۆمەڵە بەرز ڕابگرین. بە خێراتنتان دەکەم و پیرۆزبایی ئەو ڕۆژە پیرۆزەتان دەکەم. ناوی شارەکە من ئینسانەکانم هێشت. دەستم پەنجەکانی کردووە بە جگەرە و نەفەس نەفەس پەنجە دەیان کێشێت. لەشم بووە بە کۆمەی ئاگر و بە دووکەڵدانی سەرما دووکەڵ هەڵمە کێشێت. ئەوە هاتم با هاوردمی خۆڵەمێشێک دێت بە ڕووتا بهێڵە با پیست بکە، جلەسکی و دەق بەستووەکەت شین و ڕەش بکاتەوە، تێر خۆی بە ئامێستا بکوشێ. ئەوە منم گەڕ سوتاوم، خۆڵەمێشەکەم هاتووە چۆن و چلۆنی سوتاونت بۆ بێژێ. نەکەی خۆتم لێ هەڵەکەی، نەکەی درگانەکەیتەوە. جارێک غوربەت یەم ژینە کردووی بە خۆڵەمێش، با بێمەیلیت جارێکی تر بلوغ نەم ئاو سێنێ و زام نەمکاتەوە بە خۆڵەمێش. تۆ مامۆستا بڕووبیان و نەهێنیەوە، نەڵێ مناڵەکانم چاوەڕێن، چیرۆکی ئاگرینی مناڵانم هەیە. أنت قل 140 ميت اليوم زائد 130 بكرة. مامۆستای بیرکاری لە شام بە زیادکردن و داشکاندنی مردووەکان وانەی بیرکاری بە مناڵەکان هێژێ. گلەیم لێ نەکەن هاوڕێیان، ڕەختنەم لێ نەگرێن، نەڵێن تیف لەو شاعیرە خۆی بووە بە خۆڵەمێش و شیعرەکانیشی پڕ بووە لە بۆسۆی مردووەکان. مردوو یەکم ژمارد، مردوو یەک هاتە ناوەم شیعرە، دوانم ژمار، دوانی تێهات، سیانم ژمار، سیان، چوارم ژمار، چوار ژماردم، ژێ ڕێ مێ دم ئاوا بوو ئەم شیعرە بوو بە گۆڕستان، ئاوا بوو من بووم بە خۆڵەمێش. ڕاستی ئەمڕۆ کام جمعە بوو. ببوورە حەما، ببورن وشەکان، ببورە شێعر. خەتای من نەبوو وای لێ هات،
خەتای من خەتای ئەو مامۆستایە نییە بیکاری بۆ بە عیلمی مردووەکان من قەڵەمەکەشم توور دەم بڕیار بەمەم شیعرەش نەنووسم ئێوە نایکەن بە مرەکەبی سووری پەنجەم دەهێڵن جگەرگۆشەی ئەو دایکانە وەک بەفری پار بتوێنەوە بەم بەهارە عەرەبیە نا دڵنیام ویژدانی وشە قوڵترە لە ویژدانی مرۆڤەکان دڵنیام پیت و نوختە سوور وشە خۆتان هەڵدەژەنن لە چۆڕەی سووری ئەو خوێنە و شەهیدەکان ئەم جمعەیەش دەستپێرن لە شعر جمعە یادی ڕاپەڕین و یادی شەهیدەکانی قامیشڵۆ و شەهیدەکانی کوردستان ڕۆژگارێکی سیرتر هەتاوەکەی ئێمە و ئایدا ئەوینێک نەماوە لە کونەپەستوی ماڵەکاندا حەشار بین نازارێک نەماوە باسی غوربەتی ڕۆژگاری پێتا بکەین لە بەرەکەتی ڕیشی هەوسار بەدەستەکان ساڵانێکی زۆرە سەگێک خۆشەویستی لەسەر لێوی هاوڵاتی بۆ نەکردووە ڕۆژگارێکی تاریکە نوریان لە سێدارەداوە ئەوانەی وا لەسەر ڕێی ڕزگاریە و مەزن بوون جەلادەکانی دوێنێن ڕۆژنامە لە دەستی خاوەرانیانەوە تا ئێستا بە تاریکی دێ ڕۆژگارێکی سیرترە هەتاوەکەی ژێرکە شعرت بۆ بە تیشک و لەژێر عەردەوە تین جوانی و مانا بە ڕوومانا دێنێ بەڵام لێرە لەم سەر عەردە شاعران و شەباز بێنتق و خێر و داما و شەخشان بە شعر دەکەن شعر لایەن گەمەی بەردە سەیرە و سەیرتریش نازەنین شعر سەیرە شیوەن سەیرە شایی سەیرە شۆڕش سەیرە سەیرتر لە هەمووشیان سەیرتر خەونەکانی منن ئەمشەو کەوشەکانی ئەو کەنیشکە جێما بوو لە ناو شعرێکمان ئەڵێ ئەگەر ژن ئازاد نەبێ لە شێعرا گەرو نایهێنێتەوە ئەڵێ هەنگاوەکان ئەم کەنیشکە هارمۆنی دەرونی ناو شێعرە دوێنێ سەر دیسان شەو یەشەکەم بپورە دوێنێ شەو سەر یەشەکەم بیاتم لە قژمەوە دەستی پێکرد پاشان تەوێڵم و پشت و متنی شێلا وتم دایەکیان خواردتر پشتم یەشێ وتم وەرە سەرتر دەستەکانم پەنجەکانم یەشێ شێلامی دەست و لاق سنگ و گوێ وەکو ئەو کاتانەی هەویری ئەشێلا لە خەونەکەی دوێنێ شەوما دایکم ئارەقی لێ ئەچۆڕا وتم لێگەڕێ دایەکیان هەموو گیانم جەستە و دەروون لەش و ڕۆحم یەشێ وتم لێگەڕێ دایەکیان زیندوەکانی ئافریقا مردووەکانی دەرعا و ڕۆسکی خەریبە زیندە بە چاوکراوەکانی ئەنفال من ئینسانەکانم یەشێ وتم مەمشێ لە دایەکیان ئەم هەویرە نابێ بەنان دەستەکانی تۆ دوانن ئێش و ئازار من بێ ئەوپەڕ هەزارانن نەکدانم بووە سپاسان بارانەیەک بە خوڕباری و لێی کردەوە بارانەیەک بە خوڕباری و لێی کردەوە کۆڵ پێزێرینە تا پیبەست سێ منداڵی ڕووتەڵانە هەڵاتنەوە بۆ لای دایشە یەکیان وتی دایە شتێکم پێ ڕەنگا و ڕەنگە لایەک سەوزە لە ڕەنگی چاوەکانی تۆ دووهەم وتی منیش دیتم دایە لایەکی زەردە وەکو کوڵە زەردەگەشەکانی سەرقەمی بامەنگیان وەکو قژی ئامەی خوشکم سێهەم وتی ئەرێ ئەوی تریشی سوور لە ڕەنگی ئاڵا سوورەکەی کۆمەڵە من مەڵای سووری شۆڕشینێ دەشاکێنێ من باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دژمن دەخوێنێ من مەڵای سووری شۆڕشینێ دەشاکێنێ من باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دژمن دەخوێنێ ئەوەی بیرروڕای کۆمەڵەی بە تایبەتمەندی نوێکانی خۆیەوە کرد بە ڕەوتێکی دیاری کراو لە کۆمەلگای کوردستان تەنیا لە سایەی تێکۆشانی تەشکیلاتی کۆمەڵەوە نەبووە ژمارەیە و کەسانەی
کەشانیان داژێر ئەو ئەرکە و بەجیان و بەدڵ پاراستیان و بەرەو پێشیان برد چەند قات لە تەشکیلاتی کۆمەڵە بەرینتر بوون. ژنان بەگشتی و ژنانی دایکە پێشمەرگە بە تایبەتی جێگە و پێگەیەکی تایبەتیان هەبوو هەیە. ئێستاش سرینستان بۆ کلیپێک ڕادەشێشم. لەم کلیپەدا هاوڕێ ئەحمەد بازگر بە شێعرە جوانەکەیەوە بەشێکی کورد لەو ئەقیانوسە بەرینە دەخاتە بەرچاو. بژی کۆمەڵە بە هەموو ئەو لایەنە جوانانەی کێنایە ناو جوڵانەوەی ڕەوای خەڵکی کوردستان. فەرمونون ئەوە ئێوە و ئەوەش کلیپەکە. بۆ ئێوە پێشکەش بە هەموو ئەو دایکانەی کە هاوڕێ و هاوخەباتی ڕۆژانی سەختی خەباتمان بوون. لە دنیای بیرەوەریەکانمدا بیرەوەریەکانی ئێمەدا گەلێک مرۆڤی گەورە هەن کە باڵایان کەڵەگەترینی بەرزیەکانە، کە دڵەکانیان بەرینترینی دڵەکانە، کە ڕوخساریان سوڵتانی ناو ڕوخسارانە، ناوەکانیان نەک هەر ژیان بەخشە بەڵکو هەر خودی ژیانە. بەڵام ئێوە دایکان، ئێوە دایکانی پێشمەرگە لە نێو سەرجەم ئەو گشت مرۆڤە گەورانە، ئەو گشت مرۆڤە بەرزانە، ئەو گشت دڵە بەرینانە، ئەو گشت ناوە نەمرانە، بەڵام وەکسی هەر وەک خۆتان قایم و نەسرەوتو لە ناو دنیای بیرەوەریەکانی منە، بیرەوەریەکانی ئێمەدا ڕەگ و بنچکتان داکوتاوە. ئێوە دایکان، ئێوە دایکانی پێشمەرگە لەم مێژووە پڕکارە ساتەی ئێمەدا یەک بە یەکتان هەوێنی سەدان ڕۆمانن، یەک بە یەکتان قارەمانی هەزاران داستانن. ئێوە شارزای ئادرەسی گشت زیندانەکانی ئێرانن، ئێوە ناسیاوی هاوکاتی پاسەوانانی بەردەرگا و هاوزنجیری ڕۆڵەکانن، ئێوە ڕێبواری توولەڕێی شاخ بە شاخی کوردستانن، ئێوە ئاشنای بە خێرهاتووی مناڵانی گوند بە گوند و تەواوی ئاواییەکانن. بە سەدان جار سنوور لێتان بوو بە تیغ و خۆی مەڵازدا لەسەر ڕێتان، بە سەدان جار لە نێو مەیدانی مینەوە ڕاتان گواست پەنجەی پێتان، بە سەدان جار لە ژێر پشتێنەکان تانە نامەی گچکە و پڕ لە پەیام حەشار دراوە، بە سەدان جار ئامێستان کۆرپە و لێوتان ڕازی لە درکان نەهاتووی پێسپێر دراوە. ئێوە دایکان، ئێوە دایکانی پێشمەرگە هەزاران سڵاوتان لێبێ. سڵاو لە ئێوە، ئێوەی کە هێشتا هەر زیندون، ئێوەی ڕۆیشتوو، ئێوەی کەسوون. من چاوەڕێی ئەو ڕۆژەم وە لە دەروازەی هەموو شارێ بۆ پێشواز و بۆ پێشوازی و بۆ بەدرەقەی گشت ڕێبوارێ پەیکەرەکەتان ببینم، پێشکەشی بکەم شیعری ژینی بە ئێوە پڕ لە ئەوینم. بۆیە من هەر لە ئێستاوە کڕمۆش دەبەم لە بەردەمی قژی سپی و پەیکەرەی سەربەرزی ئێوە، ئێوەی دایک کە کانگا بوون لە داهێنان بۆ خەبات بە هەزار شێوە، ئێوەی دایک کە سەد زەخار لەم ڕێگەدا ژمارەیەکی ئێبزار زۆر هەڵی لوشین مەرجی ناوەخت بەڵام ڕووسور و بەپێ. Her davardım kırdım şu
عزیزان هاوڕێز زەکەریا لەلایەن ئەندامی کەمەکە و پەیامەکەی خۆتان پێشکەشەکە و هەواڵ ئەلیفیش پەیامەکە بە ئینگلیسی پێشکەشی وای عزیزەکە فەرموو. ڕۆژی بە ناوی کۆنگرێتەوەی کوردستانەوە کەنەکە ساڵوەگەری 55 ساڵەی کۆمەڵا پیرۆزباییەکی گەرمتان لێەکەی و بە ناوی کەنەکەشەوە ئەم ڕۆژە مێژوویە زۆر بەرز دەنرخێن. دیارە کۆنگرێتەوەی کوردستان ئەندامانەوە ئەندامانی کە لە ناو کۆنگرێتەوەی کوردستانان وەکو کۆمەڵە ئەندامێکی زۆر چالاکن تاکە ئەندامن کە بتوانین کە زۆرترین بەشداری کایە سیاسیەکان و نەتەوە نیشتیمانیەکانیان کردووە. دیارە وتارەکەی درێژ بۆ بەس ئەڤاڵشاین کوردی کردەوە کە وتارێکی نیشتیمانی و نەتەوەی بۆ هەموو کوردستان و چوارپارچەی کوردستان پێشکەش کرد. بۆیە تەنها وەکوکەنە کە دەتوانینەوە بڵێن کە کورد لە هەر شوێنێکی دنیا بێ دەبێت بە یەکگرتوو بین بۆ ئەوەی کوردستانێکی سەربەست بەدی بێنین. ئێمە وەکەوەی کە کورد گیرۆدەی دەستی چوار دەوڵەتی داگیرکەرە وەکو دەوڵەتی تورک و فارس و عەرەب کە نەتەوەی کوردیان بە هەموو شێوەیەک تواندووەتەوە. لێرەدا کورد لە هەر شوێنێکی دنیا بێ و هەموو حزب لایەنە سیاسیەکانی کوردستان دەتوانن یەکگرتوویەکی تەواویان هەبێ. بۆیە ئێستا باشووری کوردستان تا حدێک نیچە ئازادیەکی خۆی هەیە. ڕۆژاوای کوردستان بۆ خۆی ئازادیەکی تا ئێستا بەرپایە و سەرڕای ئەو هەموو پێشەرکاریانە لە ڕووی مافی مرۆڤەوە و لە ڕووی نەتەوەی نیشتیمانیەوە لەسەر گەلەکەمان دەکرێت. و ئاواتە خوازین کە ڕۆژگارێکیش ڕۆژهەڵاتی کوردستان ئازادی بەدەست بێنێەوە دیارە لە گۆڕینی ئەم نەخشەی جیهانیەدا بەتاکید ئەوەش دەگرێتەوە کە ڕۆژگارێک بێ هەم باکووری کوردستان و هەم ڕۆژهەڵاتی کوردستانیش ئازادێکی تەواو بەخۆی ببینێت. من وتارەکەم درێژ ناکەمەوە بۆیە ئاماژم پێکرد شاکر دەستی خۆش بێت کە وتارەکەی بەگشتی لە ڕووی نەتەوەی نیشتیمانیەوە پێشکەش کرد. Slavorez ji bo we rojbuna komala te pirozbe. Sersere saçalım. Thank you to the Komala Party and Keke Ahmed and especially Keke Stark for having us today and being a great friend to our community center, the Canadian Kurdish Community Center, for decades. My name is Elif Genç and I am the new Ontario NDP New Democratic Party candidate for Vaughan Woodbridge in this upcoming election on February 27th. I'm a PhD student in anthropology at University of Toronto, and I'm serving my second term as the co-chair of the Canadian Kurdish Community Center, who our friends are here today. My incentive is my community, the Kurdish community of Toronto, which have estimates of up to 50 to 60,000 in Toronto, alone from all four parts of Kurdistan, Chadparcha Kurdistan, Bakur, Bashur, Rojava, and Rojavat. We have approximately registered 4,300 members, and that includes families. And there's estimates of 80% of them living in Vaughan Woodbridge. Hence why I'm interested in this particular riding and why I'm running in this particular riding. I would love to give a voice to this new community in Toronto, adding to the mosaic that already exists in this city and province. Most of them are working class refugees fleeing persecution from either Turkey, Iran, Iraq, and Syria, from all four parts of Kurdistan, especially the ones from my region. They are struggling to find work and housing and just trying to survive in general in an endless limbo of immigration bureaucracy and language barriers, which is getting worse by the day. Our center has been fostering our relationship with the NDP as our politics are the most in line with both here and back home on a local, provincial, and federal level. We have been fostering this relationship for the last 10 to 15 years since I've been active in the community center. I find that the issues in my community, the Kurdish community, reflect those of the NDP platform that I'm the most concerned with. Refugee advocacy,
affordable housing, job opportunities, working class, higher wages, and union solidarity. I'm honored to be considered a nominee for Vaughan Woodbridge. Serkeftin Jin Jihad Azadi. هاوڕێیانی خۆشەویست بەڕێزان ئێمە سەرێک پەیامی پیرۆزباییمان بە مناسبەتی ڕۆژی کۆمەڵەوە بەدەست گەیشتووە کە ئێمە سعی دەکەن لە بڵاوکراوەکانی خۆماندا بڵاویان کەینەوە. لەوانە پەیامی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، پەیامی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران، کاکیوا لەلایەن کۆمەڵی زەحمەتکێشان و فدراسیۆنی پەنابەرانی عێراق پەیامیان بۆ ناردوین، پەیامی پیرۆزباییان بۆ ناردوین کە حتمەن لە بڵاوە کراوەکانماندا بڵاویان دەکەینەوە. ئێستاش ئازیزان بە شێوەڵی بەرنامەکەمان تەواو بوو، ئەوە غەزا لەوێ حازرە فەرموون نیو ساعتێک پشوویەک دەدەین و دوایە بەشی دووەمی بەرنامەکەمان دەست پێ دەکەین.
دبلا نبشن جد خلی کرمان جکی کرمان جیب پرگاله امان 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 از بولا جد خلیل دلال دل خربل نمی والحمد خيراتنا روزا كمالا پیروز به لكمالا پارتیا كمالا پشمرگکان كمالا کادر و اندام والحمد بخير هاتنا خباته که باش کردستان دمشق بر خدان روزاوای کردستان سر صد تشرین بر خدان پرا گذاوه هر در روزاوای کردستان بیان مرکز بر خدان افرینجی آزاد به البته کردستان تزانی بر خدان روزاوای دشه باکورش افرینی موی درنه از قربان چاوه و زور زور بخیر بین سپاسی حمودتان دکم خیر هاتن سرسری مصر چاوه من از خوردی کردی
جلوتا اسبی جێرت مەشخەڵە بێرەوە ئاسمان جلوتا اسبی جێرت مەشخەڵە باڵگرە تیژرە و بە هەستە سوورە سواری کۆمەڵە هاوڕێیانی عەزیز بەشداربوانی هێژا و خۆشەویست بەخێربێن بۆ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێ لە هەموو گەلی کوردستان لە 4 پارچەی کوردستان ژن ئازادی Go.